چی بووە؟ سیسرک چییە سیسەرەکە و قاوقیشە ئەوێت؟ ئەرەوە ئەوێ لە خۆتۆ جەمە بیکوژە چۆن؟ هەر ناشرین نییە ئێستا جاسوسیش ئەکا بیکوژە چۆن جاسوسیەکە؟ وەرن با پێتان بڵێم بۆ مەرجەی تۆ جارێ بیکوژی سیسرک لە مۆلات بەس دژمنی کچان نییە بەڵکو بۆتە دژمنی وڵاتانیش لەبەرەوەی لەڕووی سەربازیەوە ئێستاڕۆڵێکی تایبەتی پێدراوە ئەڵمانیا سیسرکەکان وەکو سیخوڕ بەکارەهێنێت هەڵەسێت بەبستنی ئامێرکی دەبێت لە پشتی سیسرکەکان کە وێنە و دڵی دەگوازێتەوە تەنانەت دەشتوانن ئاڕاستی سیسرکەکە بۆ جۆرە بێت کە خۆیان دەیانەوێت ئاتایگەر سیسرکێکتان بینی سامی لێ بکەن ڕەنگە کەسێکی مهم بێت کچێ و سیسەرکەی کە پێت کوشتە مەزانی ڕبەی چی بوو؟ ڕبەی جێنەرال بوو